دیارە هەوڵەکانی دەستگای میدیایی کورسات بۆ برەوجان و هەروەها دروستکردنی درامای خۆماڵی بەردەوامی هەیە و لە ئێستاە تەواوی گفتوگۆکان لەسەر بەرهەمهێنانی یەکێک لە دراما تایبەتەکانە کە بێگومان چیرۆکێکی تایبەت و کۆمەڵێک لە ئەکتەرە هەرە دیارەکانی نێو دنیای دراما و سینەما و هەروەها شانۆی کوردی لە نێو ئەم درامایە بەشدارن کە ویش درامای بارانە. هونەرمەند مامۆستا هەمەڕەشی تەرەس ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزین و گفتوگۆکەین لەسەر درامای باران. مامۆستاگیان زۆر بەخێربێی، سڵاو لێبێ. زۆر سوپاس. سپاس بۆ تۆ، بەخێربێی. درامای باران هەوڵێکی نوێیە و چیرۆکێکی نوێ و بابەتێک ئەوەی کە ئاماژی پێگە چەندین تەکنیکی جیاوازە. ئەم شێوازی کارکردنە ئەم جارە ئەم ڕۆڵە جیاوازە بۆ تۆ ئەم هەنگاوە تایبەتە و جیاوازترە بۆ تۆ چی ئەگەیەنێت؟ بەڕاستی ئەوەی کە من هەستم پێکرد لەم دەورە کە ئەیبینم یعنی کارێکی وا کراکەوە هەستی ناوەی مرۆڤ بە تەواتی لە دەرەوەی شێوەی هونەرمەندەکە بەرجەستە بێ بۆ پەڕی هێز و توانامەوە ئەمیز بیگەێنم چونکە بەڕاستی کاکە ئاکۆ عەزیز کەسێکی جوانە و هونەرمەندە کارێکی وای کردکەوە ئێمە لەم درامایە بە شێوەیەکی با بڵین هونەری و بە شێوەیەکی جیاواز لە دراماکانی تر ئەو هەر کەسە ڕۆڵی خۆی بگەێنێت. مامۆستا ئەم چیرۆکە و ڕۆڵبینینی ئێوە بۆ کارکتەرانە و گەیاندنی ئێوە بۆ بینەر و بۆ شاشەی کورسات کە لە ئایندە ئەم چیرۆکە و ئەم درامایە نمایش ئەکرێت تا چەند لەگەڵ ئێستای واقعی ژیانی تاک بە تاکی ماڵی کوردایە؟ بەڕاستی لەگەڵ چوونە پێشەوەی ژیانە ئاڵۆزی ژێتە ئاراوە. ئەو ئاڵۆزەی کەوا لەم درامایە من هەستم پێکرد ئەو نووسەرە کاکامەرە نووری کوڵاڵەیە بەڕاستی توانایەکی باشی بەکارهێناوە بۆ ئەوەی کەوا ئەو با بڵین ئەو هەوا ئاڵۆزە بهێنێتە ئاراوە و باشیش لێی دەربچێت بەو شێوەی کە هێنایە ئاراوە و چۆنیش لێی دەرچوو. من ئەوە بەڕاستی بەداهێنا نەزانم و ئیشەڵا بینەری ژەی بینێت چیرۆکەکە بە هەموو بەرهەمەکەوە بە دەرهێنانەوە بە ئەکتەوە بە با بڵین بەنووسینەوە بەوانەی پشت کامێراوە شتێکی تازەیە و بازێکی پیرۆزە دراوە بە هونەری کورد. من بەڕاستی شانازی یەکەمکەوە توانیومەکەوە لەم چیرۆکە بەشداری بکەم و ئەوەی تواناشم هەبوو بۆم بەکارهێنا لە بەرخاتری ئەوەی کەوە کە ئەمبینی کەوە ئەمە هەروە هەوانتە نییە، ئەمە شتە. ئەم هەوڵی دەستگای میدیای کورسات چۆنە بینی دووبارە کۆکردنەوەی ئێوە لە نێو کاستی کارێکە؟ بەڕاستی کۆکردنەوە زۆر گرنگە چونکە کاک ئاکۆ هەروە بێتەوە کەناڵەکەش هەروە بێتەوە گەڕاون بە دانسقا هونەرمەندیان دۆزیوەتەوە هونەرمەند بۆ ئەوەی کەوە ئەم لەم بەرهەما دەور ببینێ چونکە بەڕاستی ئەگەر هونەرمەند نەدۆزیتەوە لە هەموو بەرهەمێکە هونەرمەندی ڕێک و پێک نەدۆزیوتەوە و ئەمانە لێرە هونەرمەند هەبێ و لەوێشان ناهونەر شتەکە تاق و فێق دەرەچێ. بەڵام لەم درامایە هەمووی بە شێوەیەکی ڕێک و پێک چونکە هونەرەکە وای لێ هاتووە نزیک بوونەوەی تواناکان لە یەکتری و بە هەمویان بتوانن ئەم هونەرە بۆ ئەم کۆمەلگایە بێنە ئاراوە کەشتێکی تازەیە. بینەر تا چەند تینووی درامای کوردی؟ بینەر
بەداخەوە ئێمە ئەبینین کەوا لەم دراما لە زۆربەی دراماکانەکەەوە ئەکرێ بینەر هەڵخەڵاتەوە بینەر نازانێت بەسەن ڕەخنەگر کەمتر یەتە پێشەوە بۆ ئەوەی کەوا هانی درامای ڕاست درامای جدی بات بۆ ئەوەی کەوا ئەو درامایانەی کەوا ئەکرێت زۆربەی ئەو درامانەی کە کراوە و بیدەریش پێی خۆشە بەڵام خۆی لە ئەسڵا ئەمە بەڕاستی هونەر نەبووە یعنی وەکو شت چۆتە بەردەبی کابێراکە و ڕسمەکەی گرتۆ حیوارەکەی خۆی وتۆ و ئەوەی تواناشی بووە تەمسیلی تیا کردووە بەڵام ئەوەی کە دەرسووە کۆمەلگاکە پێی خۆش بووە بەڵام ئەوە تموحی ئێمە نییە تموحی ئێمە زۆر زۆر لەوە زیاترە چونکە بەڕاستی کە ئەبینیت کە لە دراما بیانیەکانە ئەبینی کەوا چ هەوڵێ گراوە کەوا چ با بڵین توانای ئەم ئەکتەرانە هاتووە بەرجەستە کراوە بەداخەوە لە لای ئێمە زۆر جار لەسەر جادەکەەوەی هێنێت تەمسیلی پێەکە ئەمە کارێکی واکە کەوا درامەکە بچێتە دووەوە بەڵام ئەلەم درامایە بە تایبەتی درامای تریش یعنی بن هەرکە ئێسا هەتا ئێسا پیشانەراوە لە درامایکی ترا درامای کرێچەکان کە مەستی فلیم کردوێتی ئەمانە هەمووی شت یعنی بینەر والیەکەکەوە خۆی جیاوازی بکە لە نێوان ئەو درامانەی کە لە پێشوا بینوێتی لەگەڵم درامایانەی ئێستا مۆستا بابەتێکەیە لە بەرەوەی تۆ ئەزمونێکی زۆر زۆرت لە بواری نوانزنە هەیە با دەرفەت بێ بپرسم ئەکتەرێک کە بە شێوەیەکی ئەکادمی ئەخوێنێت ئەمە ئەکتەرێکی باشی لێ دەرئەچێت یاخود کەسێک لە مناڵیەوە خۆی خولیای هەبێت و لە چەندین کارا بتوانێت کە خۆی بدۆزێتەوە ئەم جیاوازیە چۆنە بە هەردووکیان ئەبن بە ئەکتەری باش یاخود یەکێکیانە بە ئەکتەری باش با ئێمە ئەمە زیاتر لە گۆرانی و مۆسیقا نزیک خینەوە حەسەن زیرەک هەموو ئاکادیمیەی دنیا بێنە حەسەن زیرەکە ناخڵقێنێ خۆ حەسەن زیرەک لە ئاکادیمیا دەرنەچوە حەسەن زیرەک بەهرە پاڵی پێوە ناوە بەهرە دەستەبەری گەورەی هونەرمەندە بەهرە دەستەبەری داهێنانی هونەرمەندە با بڵین مەسەلەی ئاکادیمیا ئەگەر لە سانەوە بیکەین بە مەسەلەی ڕێژەیش لە سانەوە پێنجێ بێ بەهرە بێ مەسەلە ئاکادیمیەکە ئەیهێنێتە سەر چی سەر ئەوەی کەوا بە شێوەیەکی زانستی هونەرەکەی پێشکەش بکە من لە کەنەدا لە کۆڵێجێک ئەم خوێن لە دوایە ئەلەکتیڤ هەیە ینی هەڵبژاردن دوو کۆرسی ئەلەکتیڤم هەڵبژارد مامۆستاکەمان مامۆسایەکی زۆر ڕێک و پێک بوو پێم وتم تۆ هونەرمەندێکی گەورەی تی من هونەرمەند نیم من تۆی هونەرمەند فێرەکەم کەوا چۆن هەڵسوکەوتەکەیت و چۆن ئەو بەهرەیی هەتا ئەیگەێنیت بە شێوەیەکی ئاکادیمی ئەجینە خۆم ئەوەی کە تۆیکەی من ناتوانم بیکەم لەبەرەوە مەسەلەکە لێرە ئەمەیە مەسەلەی ئەوەی کەوا با بڵین ئینسان بە بەهرەکە ئەبێ بە هونەرمەند نەک بە شێوە ئاکادیمیەکەی ئێمە ئەو وەختەی کە چوینە ناو هونەری شانەوە هیچمان زۆربەمان ئاکادیمی نەبووین لەم سلەیمانیا ئاکادیمیەکان لە پەنجەی دەستێ پەڕ نەبوون ئەوانەیش کە لە ئاکادیمی بوون پێش ئەوەی کە بچنە ئاکادیمی پێش ئەوەی کەوا بچن بە ئاکادیمیانە مەسەلە هونەرێکە بخوێنن پێش ئەوە خۆیان شت بوون مەسەلەن بورهان مەسرەف خۆی هونەرمەند بوو سمکۆ عەزیز خۆی هونەرمەند بوو ئەمانە لە شانۆکە و عەتاها خەلیل خۆی هونەرمەند بوو پێشەوە هەموو شتێکی کردو نەوزاد مەجید ئەمانە هەمووی کە ئەچوون بوو ئەوێ خۆیان هونەرمەند بوو بەڵام لەوێ چی بوو بە عەرەبیەکەی پێڵێ سقلیانەکردن یاخۆی با بڵێن گەڵاڵەیانەکردن بۆ ئەوەی کەوا بتوانن لەسەر شانۆ بە شێوەیەکی ئاکادیمی ئەو شتە پێشکەش بکەن ساڵانێکی زۆر لە تەختەی شانۆ ساڵانێکی زۆر لە بەردەم چاوی کامێرەیە
ئێستا بۆ درامەی باران کە ڕۆڵت بینی ئەو هەستە چۆن بوو؟ ئینسان وردە وردە کە تەمەنە چێتە پێشەوە هەز بە با بڵێن هەز بە پیریەکە بەڵام ئێستاش لەسەر شانۆ و لە بەردەم کامێراشە ئەگەر دەورێک کەوا زۆر گەنج بێ لەو باوەڕام بەڕێک و پێچی گێنم چونکە بەڕاستی هەموو جارێ بۆ سۆعبە دەڵێم ئێستاش ئەگەر لەسەر شانۆ دەورێک هەبێ فڕیلی تیاوێ منەتوانم بفڕم یعنی بیرەکەمەوەڵم لەوانەیە بتوانم بفڕم مەسەلەکە لێرە تەبەن ناتوانیم بەڵام لە خەیاڵی خۆتە ئەڵەی محاولەی بووەکەم لەوانەیە بتوانم بفڕم چونکە بەهرەکە کە بردتی ئەو با بەداخەوە زۆر کەسەیە ئەو بەهرەیە نییە من ئاگام لێ مەسەهی وا هەیە 40-50 ساڵە لەسەر شانۆیە ئێستاژە و بەهرەیە نەی بردووە واسیش داهێنێ مامۆستا چ مەشهدێک لە درامەی بارانە تۆ زەهیلاکی کردی؟ ئەسڵان ئەگەر بمزانێ ئەو بارانەی تایە بە سەرما ئەی بارێنن لە مانگی یەکە ئەسڵان ئەو تەمسیلەشم هەر ناکرد پیان نەوت بووم چونکە من لە هاوینیشە تەڕ ببم پێم نەخۆشە بەڵام لە پێداوی ئەوەکەوە تازە کەوت بە ناو مەسەلەکە نەخۆش نەکەوتی بەخوا نەخۆش نەکەوتم بەڵام خۆی کارەساتەکە چی بوو؟ بۆ ڕۆژی دوایی ژوتیان بەخۆ مەشەدە بە ئەبێ بە شێوەیەکی تریژ بیکەینەوە لە بنەوە ئەلچی کە کورکاکە بە قوربان هەتا دوێنێ ئەودا وتمان جاریان بەخوا نەخۆشەکەم جا هەموو گیانم بە نایلۆن پێچرا بوو بۆ نایلۆنەکە زیاتر سەرمایە کردم چونکە نێهێش جلەکان بە گیان بنووسێ زیاتر سەرمامە بوو بە هەر حاڵ ئەوەشمان تێپەڕان مەشهدێکی تر هەیە کە زۆر هەتاوەکو ئێستش لە لای خۆت ما بێتەوە زۆر کات بڵین لەگەڵ تا بێ ماوەی ئەم چەند مانگی کە لە تەسویرا بوویت و لەوێ نەگرت ناوی مەشهد لە بارانە بە هەرو بەشەدە بوو هەرو مەشە بوو کاتەوێ خۆ کوژیت و بارانەکە و بەسەر ئابارێ بەڕاستی نەمەزانی ئاگام لە خۆم بێ سەرمام نەبێە ئاگام لە خۆم بێ بەهرەکە لێم نەتوەرێ بە هیوای کاری باش و کاری جوانتر مامۆستاگیان زۆر خۆشحاڵم لەم بەشێ پرۆگرامە لەگەڵ بووی بۆ هیواین کە لە ئایندە لە کاری زۆر جوانتریشە وەرەزۆر سپاس بۆ بەڕێز هونەرمەند حەمە ڕەشید هەرەز کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ مام